گوندەکەمان لە بناری قەندیل لە گوندی سەرکانی دۆڵی باریانستا بە قەزای چۆمان کە وەکو هەموو ساڵانە جێژی نەورۆز سەفەر و پیاسی خۆمان بۆین دەکەین وەکو ساڵەکانی پێشەکەەوە سەفرێکی دێو بۆین دەرو لەگەڵ خۆشی چوا برادری خۆی چوا برادری کە هەمویان خەریج قانونن هیچیان ژنیان نینایە تازە گەنج پێگەیشتونە داوەتێک نەلێن دەرەوێژ وان بە پێویستیان زانێکە شەو ببینەوە شەو ماینەوە لە گوندەکەی و لە ماڵی خۆمان لە ماڵی برایەکەم کە ئەوەی سعدیەک و 5 دقەی شەو فڕۆکانی تورکیا تۆبارانی دەیەکەمان یەکردو و خانەکەی خاپڕکی و تەختێکی دێ چوار گەنجی لاوی کوردیش کە تێدا لەوێ دەشەهید بوون وڵی خۆشمان دەکەین حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا کە ئیدانەی ئەمن زۆرە تاوانکاریان نەبکات و کە ڕێگیری بکرێت بۆ ئەوەی چیکە حکوومەتی تورکیا هێرش نەکاتە سەر گوندەکان و خەڵکی سیڤیلی دەڤەرەکەمان داوام لە حکوومەتی هەرێمە بەڕاستی ینی ناتانین تەنی و هەمان تۆقاینانی و ناتین بچینەوە مەملەکەتی خۆمان ینی شوێنی خۆمانە باو باپیرانمان لێ گەورە بووین ئەمە هاتی نێرانە وەچکو خەریبەچی نێرە ئێندەر بەمەلەکەتی خۆمان زانین بەس ناتانی بچینەوە ئێندەر هەنی داوام لە حکوومەتی هەرێمە بەڕاستی ینی عیلاجێک بکاتن لەو وەزعی ئەمە زۆر دڵتەنجین بەڕاستی